بینەرانی هێژا هاتینەوە خزمەتتان بۆ بەرنمەیەکی تر ئەم کاتتان باش. بەرنمەی ئەمڕۆژ تایبەت بە ڕەوشی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە و لێرەدا سێ میوانی بەڕێز لەگەڵمان بەشدار دەبن لەو بەرنمەیە. بەڕێزان شەماڵ عەلی چالاکی سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێ، بەڕێز کرمانج گوندی پرۆفیسۆر لە زانستگەی ستانی تێنسێ لە ئەمریکا و بەڕێز شوان حەمەد نووسەر و ڕۆژنامەنووس لە نۆروێژ لەگەڵمان بەشدار دەبن. زۆر بەخێراتنی هەر سێ میوانی بەڕێز دەکەم و سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەماندا. زۆر بەخێر بێ بەڕێز شەماڵ. من سەرەتا پرسیارەکە ماڕاستەی بەڕێزت دەکەم لە ئێستادا ئەم شۆڕش و سەرهەڵدانەی ئێران چۆن دەبینی؟ وڵێ سەرەتا سپاس بۆ میوانداریە، سپاس بۆ داواتکردن بۆم بەرنمەیە، ڕێزم بۆ خۆت و هەروە بۆ میوانانی تریازیز لەم بەرنمەیە کە بەشدارن و لە ڕێگەیەوە بۆ تەواوی بینەرانی کەناڵەکەتان. بەر لە قسەکانشم پێم خۆشە بڵێم ڕۆژگارێکی پرشور و شەوقە، ڕۆژگارێکە کە ئینسان دەتوانێت دڵی تێیە خۆش بێ و بە ئومێدەوە سەیری داهاتوو بکە. بەڵام وامان لێ ناکە ئازار و وەشکەنجەی ئەو ئازیزانەمان بیرچێتەوە کە ڕۆڵەکانیان لەدەستداوە لەم ڕووداوانەیە. لێرەوە بەر لەوەیە هیچ قسێ بکەم ئەڵێم لە کانگای دڵمەوە بەشداری خەمی ئەو ئازیزانم و خۆم لە کەناریان نابینم. ئەزانم ممکنە سەبووریان بێ بۆی کەوە ئەم شۆڕشەوە ئەم ڕاپەڕینە بەردەوامە، بەڵام دیارە ئازارێکی گەورە چێژن و من خۆم بە بەشداری خەمیانە بینم. سەبارەت بەم شۆڕشە لە ئێرانە من ڕاستی تۆزە تعریفێکی تۆزە فراوانترم هەیە بۆ شۆڕش. ئەکی دەمە ڕاپەڕینە، کی دەمە هەڵسانێکی جەماوەری فراوانە و ئەکید زۆر سەختە بەرەو دوا بگەڕێتەوە. زۆر سەختە ئێمە بگەڕێنەوە پێش ئەو ڕۆژەی کە مەحسا ئەمینی کوژرا، تیرۆرکرا. ئاڵوگۆڕێکی زۆر گەورە ڕوویداوە لە ڕووی سیاسیەوە و ئەم ئەحداسانەوەی کە تا ئێستا ئەتوانین بیخوێنەوە ئەوەیە بەرەوە ئەوە ئەچێکە گۆڕانکاری لە تەواوی سیستەمی دەسەڵاتداری ئێرانە بکە و ئەم جمهوری ئیسلامی ئێرانە کە ئەبێ بە 43 ساڵ لەسەر ئێسک و پرووسکی ئازادی و بەشەرەکانی ئێران دامەزراوە بە سەرکوت خۆیشتۆتەوە کۆتایی پێبێ. بەڵام من وایە بینم کە ڕووخانی جمهوری ئیسلامی ممکنە سەرەتای شۆڕش بێ لە ئێرانە نەک کۆتاییەکەی. یعنی شۆڕش لە ئێرانە بە ڕووخانی جمهوری ئیسلامی دەست پێەکە و ئەوەی تا ئێستا لە بەرچاو دیارە کە دیارە لە بڵێن خەزاینەکانی قەمع و سەرکوتی جمهوری ئیسلامیە وەسایلی زۆر ماوە بەکاری بێنێ. یعنی نەزەریە نەتوانین تەسەوری بکەین کە ئەتوانێت بەکاری بێنێ. تا ئێستا ئەوانە بەکار نهاتوون، نازانین چی ڕوئەیە، جێیش، ئەرتەش، سوپای پاسدار یەتە سەرجادە قەتڵ عامەکەن. ئەمان هەموو ئەگەرن، ئەمە لە جمهوری ئیسلامی وەشاوەتەوە و پێشتری ئەم ئەنجام داوە. بۆ ئەمە ممکنە بۆ ماوەیەکی دیاری کراوە ئەم جوڵانەوەیە بەرێتەوە ماڵەوە. بەڵام وازانم کە ئەم جوم و جۆڵێم چەند ڕۆژە سەرەتای کۆتایی جمهوری ئیسلامی ئێرانی دەست پێ کردووە و ئێمە خەریکین لەمە دوابێ ڕۆژەکان. ئومێدوارم هەر ڕۆژەکان بێ مانگەکان نەبێ، بەڵام بێ زەمن بژمێرین تاکو جمهوری ئیسلامی ئێران بە یەکجاری گۆڕیگومەکە. زۆر باشە. با بگرێنەوە لای ڕێز شەماڵ. بەڕێز شەماڵ، بەڕێزت ڕۆڵی هێزە کوردیەکان و بە تایبەتی ئۆپۆزیسیۆن چۆن نەبینی لە ئێستادا؟ مەبەستم لە هەم بەگشتی و بە تایبەتیش ڕۆژهەڵات. من ئەگەر باس لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بکەم پێم خۆشە پێشتر باس لە جەماوەر بکەم، لە خەڵک بکەم. بەڕاستی ئەوەی ئێستاکە لە بەرامبەر ئەم ڕژێمەیە وەستاوە و ئەوەی کە بەڕاستی ئەوەی کە توانی ئەم ڕووداوە و ئەم ڕاپەڕینە هەڵگیرستێنێ، ڕاستە تاوانی کوشتنی ژینا بوو، بەڵام کە سوکاری ژینایان توانی بە قسەی جمهوری ئیسلامی بکەن بەبێ دەم ژینا بنێژن. ژنانی سەقز ئەیانتوانی لەسەر گۆڕی ژینا
بڵین پەچەکانیان یاخود لەشکەکانیان لا نەبن و حیجابەکانیان لا نەبن و نەڵێن ژین ژیان ئازادی هەموو ئەمانەی توانی ڕووبە بترسن ئەوانش ڕوبەڕووی ئەمە ببنەوە بەڵام ئەم ترسە نەبوو کە من ینی جگە لە هاوخەمی پێم خۆشە پەیامی بڵێن درود و بەڕاستی ڕێزێکی زۆر بۆ خانەوادەی ژینا بنێرم بە تایبەتی باوکی ژینا کە ڕۆڵێکی زۆر بەرجەستە و زۆر ئازایانەی بینی لەم ڕووداوانەیە حتمما کە سوکاری هەمویان بەڵام سەرەتای ئەم ڕووداوە سەرەتای ئەم دۆخە بەڕاستی ئەوان بوون خێزان و خانەوادەی ژینا بوون هەڵوێستی دەوروبەریان هەڵوێستی خەڵک هەڵوێستی ژنانی سەقز ینی ئەمە دیارە ئەو باسکەینەوە ڕاستیە کە هەتاکو ئازادی خوازانی تارانیش هاوکات لە هەمان شەوە لە هەمان جێگای کە وەختێک هەواڵی کوژانی ژینا بڵاو بووە لە بەردەمی خەستەخانەکەی خۆپیشاندانیان کرد بەڵام ئەگەر ژنانی سەقز نەبوونایە ئەگەر جەماوەری سەقز نەبوونایە ئەگەر جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان نەبوونایە ئەم جوڵانەیەمان لە ئێرانە نابینی ئەوان بوون کە سەرەتای ئەم ئینان بڵین ڕاپەڕینیان دەست پێ کرد و ڕۆڵێکی بەرجەستیان بینیوە ئەو دروشمەی کە ئەواندایان ئەمڕۆ بەڕاستی بە فارسیە وترێتەوە بە تورکیە وترێتەوە بە هندیە وترێتەوە بە ئینگلیزی ئەوترێتەوە بە سویدی ئەوترێتەوە ئەمە بوو بە جوڵانەوەیکی فراوانی جیهانی یانی ژیان ئازادی لە ڕوانگەی منەوە جوڵانەوەیکی ئازادی خوازانەیە کە تەواو سنووری نەک تەنها ئێران بگرە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی تێپەڕان ئەم ڕۆژانە گوێم لە سلاڤۆی ژیژیک بوو باسێکەکە ئەڵێ ئەم باسی ئێوە کردوتانە ئەسان فێمینیزمی دنیای خستۆتە ژێرپرسیارە و فێمینیزمە کە لێرە فێمینیزمی چینی ناوەندە کۆمەڵێک ئافرد کە مشکلاتێکی ڕاستی واقعیان هەیە بەڵام زۆرتر لە تەفسیرکردن لە دژایەتی پیا و لە بەرامبەر پیا و ئەوانەیە دەربڕیلیەکەن جوڵانەوەی ژیان ئازادی بنەماکانی کۆمەلگا و بنەماکانی پاتریارکی ئەخاتە ژێر پرسیارەوە نەک تەنها ئاینێک کە پشتیوانی لێکە ئەوە بەشێکشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو ژنانەی کە لێرە دەژین ئەو معناتی تێیدا دەژین زۆر جیاوازە لەگەڵ ئەو ژنانێک کە لە ڕۆژهەڵاتی ناوینا دەژین بەرحاڵ معناتی جیاواز دەزانین چۆنە من پێم وانە ڕوبەڕووی تونند و تیژی بەڵێ ژن وەکو بوونەوەریەک وەکو جنسێک وەکو ڕەگەزێک لە ژێر ستەمایە بەڵام ئەو چەسانەوەی کە لەسەر ژنە لە خێزانێکەوە بۆ خێزانە لە چینێکەوە بۆ چینە فەرقەکە دانیشی ژنێکی مەسەلەن چینی باڵا دەست و ئەمانە مشکلەکەی ئەوەیە کلینتۆن مشکلەوە بۆ نابێ بەسەر کۆمار ئەوانە کە فیمینیستەکانی ئەمریکا بەشتیان مشکلانەوەیە CIA بۆ ڕئیسەکەی ژن نییە بەڵام ژنێک لێرە کە خەریکە 12 سەعات کارەکە مناڵ بەخێوەکە لە داگیسە ئەوانە لە باخچەی مناڵانە کارەکە ئەوانە 12 سەعات کارەکە بە نرخێکی کەم ئەو کێشەکانی لە کێشەی ئەو ژنانی تر لە ژنی چینەکانی تر فەرقی هەیە بەڵام بەگشتی ژن وەکو ڕەگەز لە ژێر چەپاندنێکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هەمەلایەنەیە ئەمەی کە ئێستا لە ئێرانە ڕوویدا و ئەم جوڵانەوەیە بەڕاستی ئەم چوارچێوەی تێپەڕاندەوە فیمینیزمیشی خستۆ ژێر پرسیارەوە من لێرە سەرۆکی حیزبی چەپم بینی بەڕاستی لە ئاست جوڵانەوەیشی لەم بابەتانەیە شعورم کرد وەکو تەبعاً ڕێزی زۆرم بۆ مەنیجەخانەیە وەکو مەنیجەخانێک دانیشت بوو دایکتان بمرێ و قسەکانی لەم بابەتان ناچوو زۆر لە قسێکی سیاسی ناچوو ڕئیسی حیزبێکە کە لێرە بەشێکی ئەسڵی ئەو فیمینیزمە چونکە بۆ ئەم جوڵانەوەی زۆر فراوانتر و گەورەتر بووە لە جوڵانەوەی لەوەی کە لە چوارچێوەی ئێرانە قەتیسی بکەیت بەم معنایە جیلی نوێ کە خاوەن جا من پێم باشە لە دۆخێکی ئاوایە باسی ئۆپۆزیسیۆنی کوردستان نەکەین بەڕاستی من چونکە کێشەیەکی گەورە هەیە سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی کوردستان کە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کوردستان بەداخەوە لەواچێ بیانوێ نمونەی باشوورەوانە دووبارە بکەنەوە بیانێ لەم چوارچێوەیە خۆیان قەتیسکەن بە جیاواز لە وەرگرتنی ئەمە و وەرگرتنی پێشڕەوایەتی جەماوەر و ئەوەی کە خۆیان بە وەسیلەیەک بزانن بۆ سەرخستنی جەماوەر دووبارە قسە لەسەر ئەواکرێتەوە کە چۆنچوانی ئەمە بتوانین پێشڕەوایەتی جەماوەر بکەینەوەمانە زۆر بەکورتی وەڵامیەوەم بدەیتەوە پێت وایە ئەو ئاستی ڕۆشنبیریەی ئەو نەوە نوێی هاتوتە پێشەوە سبەینێ ئەو
دووبارەکردنەوەی سیاسەتی باشووری پێ قوبڵ دەکرێت؟ نا بەڵام ئەزانی چۆنە مشکلە ئەوەیە لە کات و ساتی شۆڕشی سیاسی بە تایبەتی ڕوخانی ڕژێمێک کاتێک ئیمکانیەتی هەیە نەک تەنها و کاتێک کە جەماوە ڕاپەڕیوە نەک تەنها و کاتێک کە چینی باڵا دەست ناتوانێت کاروبارەکانی بەو شێوازی کە پێشووتر کردوێتی بەڕێوەبەرێ لە کاتێکا کە شێوازێک لە ڕێخستنی کۆمەڵگە لە ئایندەیە فراهەم بوو بێ. کێشەکە لەوەیە جەماوەر زۆر شۆڕژێرە زۆر بەرچاوڕوونە بەڵام ئەو وەسائلانەی کە کۆمەڵگای ئایندەی پێبڕێەوە بە ئەگەر ئێستا بیر لە دروستکردنی نەکاتەوە ئەگەر پشتی بە ئەحزابی ئۆپۆزیسیۆنێک بێت کە لە دەرەوەی سنوورەوە خەریکن تەوجیهاتی بۆ نێرن لەبری ئەوەی کەوا خۆی ساز بە خۆی ئامادە بکە گەڕەکەکان بەدەستەوە بگری ئەمڕۆ بەشێکی زۆری شارەکان شەقامەکانی بەدەستی جمهوری ئیسلامیەوە ماوەتەوە گەڕەکەکانی بەدەست خەڵکەوەیە هەر ئێستا کاتی ئەوەی خۆ تەنزیمکردن خۆڕێخستن بۆ ئەوەی کەوا ئەو نمونەیە دووبارە نەبێتەوە ئەجنا بەداخەوە زۆر قوربانی دراوە هەر خودی ئەم شۆڕشەی ئێران کە ئاوا بەم کارە ساتە چوو کە چوو شۆڕشێکی زۆر جەماوەری و زۆر پێشکەوتوو بوو لە سەرتاوە لە بەرام بەشایە بەڵام بەدەستی ئیسلامیەکان لەبەروی دام و دەستگایەکی تێکسم ڕاوی ئامادە نەبوو بۆ گرتنە دەستی کۆمەڵگا کەوتە دەست ئەوانەوە کێشەکە لەوەیە کە دووبارە ئێمە تووشی ئەمە ببینەوە تەنها بەرچاوڕوونی تەنها شعاراتی دروست تەنها ئەوەی کە تۆ ئاگاداری تو شارەزای تو جیلی ئەنتەرنێتی تو دنیات بینیەوە ئەمانە بەس نییە خۆڕێخستن پێویستە زۆر باشە دوای دەگەڕێنەوە بۆی بزانین چی بکرێ باشە زۆر باشە ئێمە چەند دقەیەکمان هەیە لە کۆتاییدا هەرێکە لە ئێوەی بەڕێزان دەتوان لەماوە 1 دقەدا چی بکرێ باشە بۆ ئەم دۆخەی ئێستا و پشتیوانی بەردەوامی دان بەو شۆڕشە بڕای من کۆمەڵێک شت پێویستە بکرێ بۆ سەرکەوتن گەیاندنی ئەم شۆڕشە یەکەمی شەدەوەیە کە شتێک خاڵێکی زۆر پۆزتیفی ئەم جوڵانەوەی ئێستا ئەوەیە ئەگەرچی لە کوردستانەوە دەستی پێکرد تەواوی ئێران و تەواوی جیهانیشی گرتوتەوە بە جۆرێک و ئەم جوڵانەوەی توانای ئەوەی هەیە بە بڕای من پۆتەنسیەلی ئەوەی تایە کە تەواوی معادلاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ ڕوخاندنی جمهوری ئیسلامی مەسەلەیەکی ئاسان نییە هەمومان نەزانی کە چه ئاڵوگۆڕێک بە هۆی هاتنی جمهوری ئیسلامیەوە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە دروست بوو و ئێستاش لابردنی هەموو هاوسەنگەکان دووبارە ئاڵوگۆڕ پێداتەوە بە بڕای من شتێکە زۆر گرنگە بیرمان بێ ئەوەیە کە هەروەکو ڕۆژاوا و بڵێن ڕۆژاوای کوردستان یاخود سووریا باکووری سووریا لە ئێرانیش لە ڕۆژهەڵات لە کوردستانی ئێران ئەبێ ئەومان لەبەر چاو بێت و بۆمان ڕوون بێ کە کورد پێش خۆرهەڵاتی ناوەڕاست ڕزگاری نابێ بۆ ئەوەی کورد لە چەوسانەوەی نەتەوایەتی ڕزگاری بێ بۆی وەکو ئینسان بتوانین لە کۆمەلگایەکی بڵێن سادەترین مافەکانی تیابێ بە دوور لە چەوسانەوەی نەتەوایەتی بە دوور لە تەحقیری نەتەوایەتی بە دوور لە پلەدووی ئەوانە بژین بە ژن و پیاوەوە پێویستمان بەوە هەیە خۆرهەڵاتی ناوەڕاست هەمووی ڕزگار بێ و ئەم جوڵانەوەی کە ئێستا دەستی پێکردووە ئەو پۆتانسیاڵێتی تا چەند کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانی لەوە دەکات ئەزانی ئێمە خۆمان نەجی بەخان فێری ئەوە بین زۆر جار پێمان وایە تەنانە شۆڕشەکانیش بە پلاشێکە غەرب داژی سێنە غەربەی کوژێنێتەوە ئەو وانە ئەوە ڕاستی نییە کەس پێخۆش نەبوو شا بڕوە ئەمریکا هیچ کات پێی خۆش نەبوو شای لە دەستچێت و جمهوری ئیسلامی بێنێ بەڵام کاتێک دۆخەکە و بارودۆخەکە ئەچێتە قۆناغێکەوە کە تەحملی هیچ شتێکی تر نەکاتوانە ئەو ئەلتەرناتیڤە هەڵەبژێرێکە ئەم جوڵانەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئێرانەوە دەستی پێکردووە جوڵانەوەیکی زۆر بەهێزی کۆمەڵایەتیە ئەمڕۆ لە تورکیا لە 11 شارە خۆپیشاندان بە پشتیوانی ئێرانەکرێت دوێنێ 151 و دواتر گوتیان گەیشتە 200 شاری دنیا نەک تەنها ئێرانەکان بەشی زۆری خەڵک لەگەڵ ئەم جوڵانەوەی هاتوونەتە پێشەوە هونەرمەندە بینی وەرزشوانە بینی فەیلسوفە بینی مفەکر نووسەر هەرچی ممثلی سینەما هەموو هاتوونەتە پشتی تەواوی دنیا بۆ ئەمە هەژاوە ئەم جوڵانەوەی کەم نییە و ئەم جوڵانەوەی توانایی ئەوەی هەیە وەک گوتم تەواوی معادلەتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ خەڵکی کوردستان تەنها لە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستە ئەتوانێت وەکو ئینسان حسابی بۆ بکرێ کە هەمووی ڕزگار بوو بێت دەنا ئەزمونێکی تری وەکو باشوور ئەتوانی ینی دوو ڕێگات لە بەردەمایە یا ئەوە تا وەکو باشوور ئەوەی کە لە باشوورە ڕوویداوەی کە لە هەرێمی کوردستانە ڕوویداوە دەسەڵاتێکت هەبێ نۆکەرایەتی هەموو کۆنەپەرستەکانی دنیا بکە بە ئەمریکاوە بە ئەوروپاوە بە تورکیاوە بە ئێرانەوە یا ئەوەت ئەوێ یا ئەگەر ئەمانەوێ پێکهاتێکی ئازادمان هەبێ
ئەمە لە ناوچەیەکی ئازادە بەدیدێ و ئەم جوڵانەوەی ئێستا لە ئێرانە هەیە و ئەم جوڵانەوەی ئەکەوێتە ڕووخۆر هەڵاتی ناوەڕاستەوە توانایی بەدیهێنانی ئەوەی هەیە ئەبێ ئەم ڕێگایە بگرێتە بەر وە گرنگترین شتیژەوەی ئەم جوڵانەوەی لە ئێرانە بە سەرکەوتن بگا بە سەرکەوتنێک کە نەک مستەبیدێک و ئیستیبدادێک و دیکتاتۆرە بە دیکتاتۆرێکی تر کەمێک تۆزێ متەمەدینتر و مەدەنیتر و شارستانی تر بگۆڕێ بەڵکو بە دەسەڵاتێکی جەماوەری بگۆڕێ و ئەمڕۆ ئەوە پێویستە کە خەڵکی ڕۆژهەڵات خەڵکی تەواوی ئێران بیریان لەلای ئەوە بێ کە چۆن دەسەڵاتی ئایندە دروست ئەکەن و پێچی دێنن چاوەڕێنی ئەوە نەبن کە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن چ بە کوردەوە چ بە ئێرانیەوە ئەم هەدیان بە دیاری بۆ بێنن خۆیان دەسەڵاتی ئایندی خۆیان زۆر باشە سپاس دەکەین زۆر سپاس بۆ هەرسێ میوانی بەڕێز شەماڵ چالاکی سیاسی و بەڕێز پرۆفیسۆر کرمانج گونجی مامۆستای زانکۆ و هەروەها شوان حەمە نووسەر و ڕۆژنامەنووس سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان و زانیێرەکانتان بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر سپاس بۆ میوانانی بەڕێز و ئێوەی بینەرانی عزیز کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی بەرنامە تا بەرنامەیەکی ترم کاتەوە هەموو کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن